ئێستا فیرعونەکان بەکارهاتووە کە پێ هەرگیراوە لە قەدیم لە میسر. لە یەکەمین فیستیڤاڵی پایزەی پیرمامم لێرە فیستیڤاڵێک کراوەتەوە لە نزیک سەدی گۆمەسپان وا بڕیارە ماوەی 6 ڕۆژ فیستیڤاڵەکە بەردەوام بێت. جا کابینەی جۆرا و زۆر دانراوە لە یەکێک لە کابینەکان ئەم دەرمێوە سەرنجی ڕاکێشام. دەرمێ و مادەیەکی جیاوازە کە هەنگ یاخود مێش درستی دەکات بۆی لە ڤایرۆس بیپارێزێت. جا من دەمێ قسە لەگەڵ کاک لوقمان بکەم. کاک لوقمان سڵاوت لێ بێت. زۆر سپاس. ئەگەر باسی ئەوم بۆ بکەیت. من ناوم لوقمان هەنگاوانە، خەرچی ئارمەوانم. پیشەی من مێش هەنجینە بەخێوکردنی. کاکە ئەو دەرمێوە کە بە ئیسفادەکە ئەوەیە ئەو دەرمێوە کە دەبینی لە ژۆرێ لە پێشکونی دەدا پایزان و بیجستانان ڤایرۆس و جژە ڤایرۆسەوە لێناگەڕی یەک حتە مێروستان ناگرێت بستە ژۆرێ زۆر چێشت چاکەوە. یعنی ئەو مادەیە دژە ڤایرۆس و بەکتریایە؟ بەێ دژە ڤایرۆس و بەکتریایە. باشە کاک لوقمان ئەو دەرمێوە دەکرێت بیخورێت یان بەکاردێتن بۆ چارەسەری سروشتیت؟ ئەوە نابی قوت ئەگە دەی بەس بمێژی ئاوەکەی بمێژی هەتا تقریبا 5 دقیقە بمێژی وچی بنیشتی ئاوەکەی قوت دەی و تەوا هەموو نوع تامەچی دێ وچی سووری وچی تاری وچی ترکی وچی ئەوە ئاسی هەموو نوع تامەچی دێ ئەو دەرمێوە حتى لەناو زجیش یعنی دژە ڤایرۆسە ڤایرۆس ناو جینایەلی لەوێش ئیشی خۆی هەردەکات. باشە کاک لوقمان باسی شتێکت بۆ من کرد ئەو بۆ دەرمێوە لە مۆمیاکردن بەکاردێ لە چی بەکار هاتووە لەکوێ؟ ئێستا لە فیرعونەکان بەکارهاتووە کە پێ هەرگیراوە لە قەدیم لە میسر. بۆ نایم دژە ڤایرۆسە هەمنی ناگەڕێ قالبەکەی بڕزی هەمنی ناگەڕێ ڤایرۆس نزیکی قالبی کرمی هەر ناینی زۆر چێشت چاکەوە. باش ئەوە کیلۆی دەگاتە چەند کاک لوقمان؟ هەندێک بە 100 فرۆش 150 120 ئێستا بە 85 فرۆش. کیلۆ 85 ناشکورێت تەنها ئاوەکەی دەخورێت بەس ئاوەکەی بمێژی نابی قوت دێ. زۆر باشە کاک لوقمان لە لێک بۆکسی کە ئەو هەنگە یاخودەوە مێشانە دروستی دەکەن چەند کیلۆ بەرهەم دێتن؟ بە چیلۆ نیە ئێستا هەنگ هەیە بڵێن مێشە کونی زۆرە و لە خۆی دەترسێ لەوانەیە ئەو پەرە زۆری چارێکە چی بینی چارێکە زیاتر ئەوە. زۆر باشە کاک لوقمان دەست خۆش بێت. ئەوەی قسەی کاک لوقمانە کە ئەو ماوەی چەند ساڵێک هەنگاوانە بازەوە دەکات ئەم دەرمێوە بۆ پاراستنی ئەو سندوقەی کە هەنگ و مێش ئیدی شانەی لەناو کۆ دەکەنەوە بۆەوەی لە ڤایرۆس بیپارێزن ئیدی لە نزیک دەرگاکان دایدەنێن و بە شێوەیەک لە شێوەکان ناڵێت ڤایرۆس و بەکتریا نزیکی ئەو بۆکسە بکەوێتەوە. ئەمەش سوودێکی تایبەت بۆ مێش و هەنگ و شانەیە هەیە.